هەوڵەکان بۆ دەستپێکردنەوەی دەوامی یاسایی زانکۆ و پەیمانگا حکوومیەکان جددیتر دەبێتەوە و لە چەند کۆلێژێکی زانکۆی سلێمانیش دەوام دەستی پێکردوێتەوە. سەرۆکایەتی زانکۆی سلێمانیش ڕای دەگەێنێت فەرمانبەرانی زانکۆ بایکۆتیان شکاندووە و بە دوو دەستەی جیاواز لە هەفتەیەکدا 4 ڕۆژ دەوام دەکەن. هاوکات کەمال نەسڕەدین بەڕێوەبەری بەشە ناوخۆیەکانی زانکۆی سلێمانی بۆ پەیام ڕایگەیاند سەرجەم پێداویستیەکانی خوێندکارانیان لە بەشە ناوخۆیەکاندا دابین کردووە، بەڵام بەهۆی وەڵام نەدانەوەی داواکاریەکانیان مامۆستایان ئامادەنین بچنەوە هۆڵەکانی خوێندن. بەستی بەردەبار و دۆخێکی وهادا یعنی کردنەوەی دەوام مامۆستایان زۆربەی نیگەران لەوەی کە دەوام بکرێتەوە هیچ ئەمەش فشارێکی مەدەنیە. يعني لهمو دنيا حقي تعبير حريتي تعبير رادر برين ما فيك كدستوري عراق ودستوري ولاتان برياري درا بو هاولاتي اما زورك لرادر برين زورك لوي كوانا رزاي خم دغينم بده صلاه بركو امد صلاته بيت السرخت ساري خلقك اگر امد صلاته حسب مسؤوليتك حسب برسيارتك اگر حسب برسيارتك او رجايتر هي دتواني دزدكار ششتو بەهۆی پێنەدانی موچە و درێژە کێشانی قەیرانی دارایی کاریگەری خراپ لە سەرگوزەرانی خوێندکاران و فەرمانبەران و مامۆستایانی زانکۆ و پەیمانگاکان دروست بووە بە هۆیشەوە پرۆسەی خوێندن لەسەر جەم زانکۆ و پەیمانگا حکوومیەکانی سلێمانی و هەڵەبجە ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین پرۆسەی خوێندن پەشی کەوتووە. گرنگ نییە بەلایەوە چۆن بێ ینی گرنگ بەلایەوە ئەوەیە کە دەوام بکرێ بەڵام ئەم شێوازی دەوام مامۆستا ئێمە ڕازینین لەبەر ئەمە دەوام نییە ئەمە جۆرێکە لە جۆرێکە لە پینەوە پەڕۆکردن ئەی جۆرێکە لەوەی کە خوێندنێکی خراپ و ئەم ئاسانکاری بەحسا مامۆستا 2 ڕۆژ داوامکە ئەمە جۆرێکە لە پەکخستنی اینجا ئەمە زۆر لەوە گەورەتی وە مامۆستا زۆر لەوە گەورەترەوە زۆر لەو وشارتر بیرەکاتەوە بەڕاستی ئەمانەوەی کە بگەڕێنەوە بۆ وڵەکانی خوێندن بە شێوازێک بگەڕێنەوە کە مەسیری خوێندکار نەفەوتیەوە بەس بە شێوازێک بێ کە خوێندکاران بتوانن وەکو ساڵانی ڕابردوو دەوامی خۆمان بە باشی بکەین بەڵام بە تەکید بەم شێوازەوە لێرەشەوە ڕایگەێنم ئەمە ترسێش بە حکوومەت ڕاگەێنم بە هیچ شێوەیەک مامۆستایانی زانکۆ ئامادەین بگەڕێنەوە بۆ هەڵەکانی خوێندن بەم شێوازە لەبەرەوەی حکوومەت نیەتی جدی نییە و بەداخیشەوە سەرەڕای جێبەجێنەکردنی داواکاریەکانیان مامۆستایان باز لە بوونی فشاری حیزبی دەکەن بۆ دەستپێکردنەوەی دەوامی یاسایی. هاوکات مامۆستایانی ناڕازی زانکۆ و پەیمانگاکانیش لە ئەگەری زیاتر بێدەنگ بوونی حکوومەت لە ئاست داواکاریەکانیان هەڕەشەی پەخستنی تەواوەتی پرۆسەی خوێندن دەکەن. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.